دوای ئەوەی کە بارودۆخی تەندروستی لە گەرمیانە ڕووخرابن ڕۆی بەتایبەت لە ڤایرۆسی کۆرۆنایە مەڵبەندی ڕخسین گەرمیان بەیاننامەیەکی بەڵاو کردەوە بۆ ڕای گشتی و هاوسەرۆک و سەکردایەتی یەکێتی خۆشبەختانە جەنابی کاک شەقلاوور و وەفدێکی یاوەری سەردانی گەرمیانیان کرد و بەڵێنیاندا کە هاوکارێکی تەواوی کەرتی تەندروستی ناوچەکە بکەن و دەرخسەیەک دیاریکرا بۆ کرینی کەلوپەل و پاشان بەڵێن دراکە موچەی کارمەندانی نەخۆشخانەی قەڵا کە دەبێتە بە ڤایرۆسی کۆرۆنا دابین بکرێ ئەمڕۆ خۆشبەختانە وەفدێکی سەرکردایەتی یەکێتی بڕی 57 میلیۆن دیناری گەیاندە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی تەندروستی گەرمیان بۆ ئەوەی بدرێ بە موچە بۆ کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی قەڵا.